چیرۆکەکانی مەسنەوی نووسین و ئامادەکردنی محەممەد قاسمزادە وەرگێڕانی بەرزان محەممەد. ئەم بەرهەمە لەلایەن ناوەندی چاپەمەنی ڕۆژهەڵاتەوە چاپ کراوە. خوێندنەوە و بەدەنگیکردن دەستگای میدیایی هاوڵاتی. دەفتەری دووەم. زیندانی و دارفرۆش. کابراایەکی هەژار و نەدار 3 ساڵ لە زیندان مابووەوە و کەسی نەبوو ڕزگاری بکات. زیندانیەکان هەراسان ببوون لە دەستی، چونکە تێرنەخۆرێکی سەمەرە بوو، هیچ بەندیەک زاتی نەبوو لە ترسی ئەو پاروەنانێکی ئاسوودە بخوات. هەرکە کەسێک خۆراکێکی دابنایە و بیویستایە بیخوات، ئەو کابرایە لێی دەهاتە پێشەوە و هەمووی هەڵدەلووشی. هەر بۆیە بە دزیەوە خۆراکەکەی خۆیانیان دەخوارد. زیندانیەکان کە وەزاڵە هاتبوون لە دەستی، لای سەرۆکی بەندیخانە شکایەتیان کرد تا ئەو بێتە نێوانیانەوە و هەواڵ بدات بە قازی، بەڵکو لەم زیندانە بیبات و ئەوان ڕزگاریان ببێ لە دەستی. سەرۆکی بەندیخانە چوو بۆ لای قازی وتی: زیندانیەکان سڵاوت لێ دەکەن و شکایەتیان هەیە لە کابرایەک کە تۆ خستوتەتە بەندیخانەوە. دەڵێ نەگەرم کابرایە هەر لە بەندیخانە بمێنێتەوە بەو فرەخۆری و تێرنەخۆریەیەوە بەدبەختمان دەکا. کەس ناوێرە دەست بۆ پارۆنانێک ببات، چونکە ئەو کابرایە دەست بەجێ بێشەرمانە لێ دێتە پێشەوە و خۆراکەکەی هەڵدەلووشێ. هێندەی گامێشێک دەخوات، ئەگەر نەشێڵی ئەوە خۆی دەدات لە گوێلی. ئەم کابرایە تێر خواردنی بۆ نییە و لە بەرامبەر ڕێگری ئێمەدا دەڵێت خوا فەرموویەتی بخۆن و بخۆنەوە، یان فەرمان بدا لەم بەندیخانە بڕوات، یان لە خێر و خێراتی خەڵکی خواردنی ئەو دابین بکەن. هاوار لە دەزەم کابرایە، ئەی قازی بگە بە فریامان. سەرۆکی بەندیخانە ئەوانەی بە قازی وت و ئەویش کابرای زیندانی بان کرد و کاتێک گوێی لێگرت و بە دوواداسوونی بۆ کرد، زانی هەرچیەکی زیندانیەکان لەبارەی ئەوەوە دەیڵێن ڕاستە. پاشان پێی وت: تۆ ئازادی، هەڵسە بچۆرەوە بۆ ماڵێ و شەڕت لە زیندانیەکان لابدا. کابرای زیندانی وتی: جەنابی قازی، من کابراایەکی دەست و پێسپی و ڕوت و ڕەزاڵم، نە ماڵێکم هەیە و نە کەس و کارێک. بەهۆی چاکەی تۆوە لێرم، من بە کافرێک دەچم چوو بێتە بەهەشتەوە. بەندیخانە بەهەشتە بۆ من، ئەگەر لە زیندان دەرم بکەی لە برسانە دەمرم. قازی وتی: بیسەلمێنەکە دەست و پێسپی و ڕوت و ڕەزاڵی. کابرا وتی: هەر ئەم شکایەتکردنەی زیندانیەکان گەواهی دەریەوەیە کە من دەست و پێسپی و ڕوت و ڕەزاڵم. قازی وتی: ئەوانیش وەکو تۆ تۆمەتبارن و لە تۆمەتی وەک تاوان هەڵدێن، بۆیە بە دروستی گەواهی نادن. ئەوان دەیانەوێ ڕزگاریان ببێ لە دەستە. تەواوی فەرمانبەرانی فەرمانگەی داد بە قازیان وت: جەنابی قازی، خۆ هیچ لە باردانەبووی و ڕوت و ڕەزاڵی ئەم کابرایە ئاشکرایە، وازی لێ پێنا. بەدبەختی ئەو لە ڕواڵەت و قسەکانیدا دیارە. قازی سەبارەت بە ئەو لە هەر کەسێکی دەپرسی پێی دەوت واز لەم کابرایە بهێنە. بەڵام قازی بە پێچەوانەی بۆ چوونی خەڵکیەوە فەرمانیدا بە شاردا بیگەڕێن تا نیشانی خەڵکی بدەن و پێیان بڵێن ئەم کابرایە ڕوت و ڕەجاڵە و هیچ شک نابات و پێویستە قەرز و شتومەکی نەدەنێ و بزانن ئەگەر هەرچیەکی بدەنێ هەرگیز چاویان پێی ناکەوێتەوە. کابرایان سواری وشتری بابایەکی دارفرۆش کرد و لە بنە ڕۆژەوە تاک و شەو بە کون و کەلەبەری شاردا گێڕای تا هەموو خەڵکی بینیان. کابرا هاواری دەکرد، بەڵام کەس گوێی نەدەدایە. بردیانە شوێنێکی قەرەباڵغ و هەمووان دەموچاو و ڕوخساریان بینی. دەجارچی تورک و کورد و ڕۆمی و عەرەبیش بە زمانی جیاواز جاڕیاندا و بە خەڵکیان ناسان. جارچیەکان جاڕیان دەدا: ئۆ خەڵکینە، باش ئەم کابرایە بناسن، بابایەکی هەژار و ڕوت و ڕەجاڵە، قەرزی پێ نەدەن، شتومەکی پێ نەفرۆشن، سەودا و مامەڵەی لە تەکدا مەکەن، چونکە دزێکی سکەڕۆی تێرنەخۆر و بێکەس و کارە. باش سەیری بکەن، ئەوەش بزانن لە مەودووە ئیدی قازی بەهۆی شکایەتی خەڵکیەوە نایخاتە زیندانەوە، کەواتە خۆتان لە شەڕ و فروفێڵی ئەو بپارێزن. ئێوارە کابرای دارفرۆش زیندانیەکەی لەسەر وشترەکە داگرت و وتی:
بێنە مرزی من و کرێ وشترەکەم من لە بەیانیەوە ئیش بۆ تۆکەم. ئەویش پێکەنی وتی تۆ نازانی لە بەیانیەوە تا ئێستاکە خەریکی چیت؟ دار و بەردی شار تێگەیشتن کە من هەژارم و نەدارم و تۆر حاڵی نەبووی؟ دیارە تۆ ژیریت لە دەست داوە. لێکدانەوەی چیرۆکەکە. ئەم چیرۆکە تیشک دەخاتە سەر توانج و سەرزنشکردنی تەماع و شەهوەت کە هەر کات زاڵ ببێ بەسەر وجودی بنیادەمدا چاو گوێی دەبەستێ. ئەوەی ئاشکرایە و بە چاو دەبینرێ و گوێیش دەنگی دەژنەفێ کار لە گیان و دەرونی ئەهلی تەماع و شەهوەت ناکات. کابرایان سواری وشتر کردووە و بە شاردا گێڕاویانە دار و بەردی شار لە ڕوت و ڕەزاڵی ئەو تێگەیشتن جگە لە خاوەنی وشترەکە کە هێشتا لە کۆت و بەندی تەماعدایە.